بژاردەکانی پارتی دوای هەڕەشەکانی چین. ئایا پارتی وەرەقەی هێزی بەرامبەر بەغدا بەدەستە دوای نووسراوەکەی وەزارەتی دارایی عێراق و ڕاگررتنی موچەی هەرێم؟ ئەمڕۆ مەکتەبی سیاسی پارتی ڕاگەندراوێکی بڵاو کردەوە و ڕایگەیان ڕای گشتی عێراق و هەرێمی کوردستان ئاگادار دەکەینەوە کە حکوومەتی فیدراڵی بەردەوامە لە پێشێلکردنی مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان و دوا پێشێلکاریش نووسراوەکەی دوێنەی وەزارەتی داراییە کە دژی دەستور و بنەماکانی ڕێکەوتنی پێکهێنانی حکوومەتە و بە سیاسیکردنی قوتی خەڵکە. مەکتەبی سیاسی پارتی ئاماژەی بەوەش کرد ئەگەر پێش دەژن بەغدا پارەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان نەنێرێت هەڵوێستی جدیان دەبێت. ئەوەی تاوەکو ئێستا هەیە میدیای پارتی باسی لە سێ بژاردە کردووە کە ئەوانیش شانەوە لە پرۆسەی سیاسی و بایکۆتکردنی هەڵبژاردننی داهاتووی عێراق و ڕاگەیاندنی سربەخۆییە. ئەوە لە کاتێکدا پێشتریش مەسعود بارزانی بە هەمان شێوە هەڕەشەی کرد کە چیتر لە بەغدای قبوڵ ناکەن کە بەم شێوەیە مامەڵە لەگەڵ موچەخۆرانی هەرێمدا بکات. بەڵام بەغدا نەک هەر هەڕەشەکەی بەهەند وەرنەگرت بەڵکو ئەو جاروتی هەر موچە نانێرم. تاوەکو ئێستا دیار نییە پارتی کامیەک لەو ژاردانە هەڵدەبژێرێت چونکە پێشتریش چەند جارێک هەڕەشەی کشانەوە و بایکۆتی لە بەغدا کردووە بەڵام بە پاساوی جیاجیا هیچی نەبردۆتە سەر. پێدەچێ بەغداش لەوە تێگەیشت بێت کە پارتی ئێستا وەرەقەی زەختی بەدەستەوە نییە بە تایبەت کە لایەنەکانی دیکەش تاوەکو ئێستا هاو هەڵوێزنین نەگەڵی. بۆیە پێناچێت بە ئاسانی بچێتە ژێرباری هەڕەشەکان بەبێ ئەوەی کەوا هەرێمی کوردستان ئەو مەرجانە جێبەجێ بکات کە بەغدا بۆ ناردنی موچە دیاری کردوون. تۆ پێت وایە پارتی کام بژاردە بەرامبەر بەغدا هەڵدەبژێرێت؟